إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، لە دوای مردنمان دوو جێگا هەیە: بەهەشت خوای گەورە بە نسیبمانی کە، دۆزەخ خوای گەورە بمان پارێزێ. ئەمە سەرنجام و مەسیری هەموو مرۆڤەکان و جنۆکەکانە. جا لە حەدیثێکی صحیحی ئیمام مسلمدا هاتووە، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت: وأهل النار خمسة، ئەهلی دۆزەخ پێنج کەسن، پێنج صیفەتیان تێدایە. ئەمە لەم حەدیثە پێنج باس کراوە، ئەگینا زۆری تریش هەیە لە حەدیثەکانی تردا. جا ئێمە ئاگادار بین، ئەمانە صیفەتی ئەهلی ئاگرە، پەنا بەخوای گەورە، نەک ئەهلی بەهەشت. یەکەمیان دەفەرمێ: الضعيف الذي لا زبر له، ئەو فەقیرەیە، ئەو لاوازەیە، ئەو خەڵکە لاوازەیە، کەسانێک دەبینی زۆر زەعیفن، عەقڵیان کامل نییە، و نەبێ شێت بن، بە لای خۆیان زۆر عاقڵن، بەڵام لە ڕاستیدا عەقڵیان کامل نییە. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: لا يبغون أهلا ولا مالا. ئەمە صیفەتیانە، عەقڵیان کامل نییە، ژیانیان هەرچی شتیان هەیە بەدەست عەقڵی خەڵکەوەیە. دەبینی عەقڵی خۆی داوەتە دەستی سەرکردەیەکەوە، عەقڵی خۆی داوەتە دەستی بەڕێوەبەرێکەوە، عەقڵی خۆی داوە بە دەست کەسێکی دەوڵەمەندەوە، عەقڵی داوە بە دەست کەسێکەوە کە ناودارە، ئەو چی پێ بڵێ جێبەجێی دەکات، ئەو چی ڕێگری لێ بکات نایکات. ئەم جۆرە کەسانە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: تەماشا دەکەی لا يبغون أهلا ولا مالا، بەدوای ئەوەدا ناگەڕێ، چونکە عەقڵی کامل نییە، هەم کۆیلەی خەڵکە، هەم بەدوای ئەوەدا ناگەڕێ ببێتە خاوەنی خێزانێک، هەتا حرام وەستابێ نزیکی حەڵاڵ ناکەوێ. دەڵێ ژنم بۆچی ئەم هەموو ژنە بەلاشە هەیە؟ پەنا بەخوای گەورە، بۆ ژن ناهێنی؟ وەڵام من زینا دەکەم، بە پارێکی کەم لەگەڵ ئافرەتێکا ڕادەبێنم، پێویستم بەوە نییە ژن بهێنم. ئەمە مرۆڤێکی عاقڵ و تێگەشتوو نییە، چونکە نە خاوەنی خێزانە، نە دەبێتە خاوەنی منداڵ، دەبێتە باوکێکی حەڵاڵ و ڕێکوپێک. تەماشا دەکەی بەدوای شەهوەتا ڕائەکە، بەدوای هەوە ئارەزوەکانی ڕائەکات، تەماشا دەکەی عەقڵی ژیانی هەموو شتی بەدەستی خۆی نییە، تووشی شەهەواتێک بووە، ئارەزوەکانی بووە، یاری پێ دەکات. پەنا بەخوای گەورە، خەڵکی وا هەیە لەگەڵ دەیەها نەفەردا دەخەوێت، زینا دەکات. ئەم جۆرە کەسانە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کە عەقڵیان کامل نییە، چونکە ئەوەی خوا پێی ناخۆش بێ دەیکەن، ئەوەی خوا حرامی کردووە ئەنجامی دەدەن. ئەم جۆرە کەسانە پەنا بەخوای گەورە ئەهلی دۆزەخن. ئاگاداری خۆمان بین، وا نەزانی کاتێک کە تۆ زینا دەکەی، وا نەزانی تۆ کەسێکی باشی، تۆ کەسێکی ئەگەر لەسەری بمریت و تۆبە نەکەی، تۆ ئەهلی ئاگریت. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا فەرمووی: ئەهلی ئاگر پێنج کەسن. یەکێک لەوانە فەرمووی: الخائن الذي لا يخفى له طمع وإن دق إلا خانه. تەماشاکەین، ئەمە صیفەتێکی ئەهلی دۆزەخە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: ئینسانێکی ناپاکە، خائینە، دڵپیسە، دەستپیسە، پەنا بەخوای گەورە، بە جۆرێکە هەر تەماحێکی دەستکەوێ، هەر شتێکی دەستکەوێ تەماحی تێدا بێ، ئیلا تەماشا دەکەی ئەگەر کەمێکیش بێ، ئیلا تەماشا دەکەی خیانەتەکە دەکات.
هەر دەرگایەکی حرامی بۆ بکرێتەوە ئەگەر پارێکی کەمیش بێ هەر ئەنجامی ئەدات. ئەگەر لەگەڵ ئافرەتێکا بێت تەنها دەست بدا لە دەستی بەلایەوە زۆرە. خەڵکی فەقیر هەیە وتێتی من لە فڵان کەس پارە وەرناگرم، هەرچیم بۆم بێنی لێ وەرناگرم، وتیانە بۆ؟ وتی کاتێک کە دێشتەکە ئەبەدا بەدەستمەوە دەستی خاتە ناو دەستمەوە بۆی دەستی بەردەسم کەوێ. ئەم ئینسانە پەنا بەخوای گەورە تەماشا دەکەی وئین دەقە ئیلا خانەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر کەمێکیش بێ ئیلا دەیوێ خیانەت کە بۆ مرتاحە بێ. خەڵکی وا هەیە دەڕاتە بازاڕەوە ئەگەر شتێکی زۆر بچووکی دەستکەوێ بە تایبەتی ئافرەتانیش بەداخەوە، جاران ئافرەت دز نەبووی سە ئافرەتیش بۆتە دزی ئەکا. ئەگەر کەمێکیش بێ شتێکی بچووکش بێ لە دوکانێکا بی دزێ مرتاحە بێ. خەڵکی وام دەناسی ئەڕۆشتە ماڵێکەوە نانی دەخوارد، هەندێک جار کە خاوەن ماڵ دیار نەبووایە کەوچکەکەی جاران کەوچکی فافۆ نەبوو زوو کەوچکەکەی پاکە کردووی قسە گیرفانی وتر بۆ مرتاحە بوو. سبحان الله، ئەگەر کەوچکە شایەکی بردایە مرتاحە بوو. ئەمە واقعیەکە. کەسانێک هەیە بچووکترین حرام، بچووکترین دزی، بچووکترین خیانەت بەس بۆی بکرێ تەماحی تێدا بێ ئەنجامی ئەدات. ئەم جۆرە مرۆڤانە پەنا بەخوای گەورە ئەهلی دۆزەخن. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریدا دەفەرمێ لعن الله السارق يسرق البيضة. لعنەتی خوا نەفرەتی خوا لە کێ بێ؟ لە دزێک بێ ئەگەر هێلکەیەک بدزێ کە بای 250 نارنی ئەمڕۆ. لعنەتی خوای لێ بێ. جا بۆیە ئاگادار بن خوشکە بە ڕێزەکان. ئەڕۆیتە ناو بازاڕەوە لە دوکانێکە ئەچی لە پاکەتێکە شتەکە دەرەکەیت و پاکەتەکە دانیتەوە بەوە مرتاحەبی، بەوە مرتاحەبی شتێکی بچووک بدزی بکەتە گیرفانتەوە یا شتێکی گەورە. ئەمە صیفەتی ئەهلی ئاگرە. هەر کەسێک ئەم صیفەتەی تێدا بێ، هەر شتێک تەماحی تێدا بێ ئەگەر بچووک بێ یا گەورە بێ ئیلا ئەنجامی ئەدا، ئیلا حرامەکە ئەنجامەدا بەوە مرتاحە بێ. ئەمە صیفەتێکی ئەهلی ئاگرە پەنا بەخوای گەورە. ئەم جۆرە خەڵکانە هەن پێی خۆش ئەگەر 5,000 لێ بسێنێ، ئەگەر 1000 دینارە لێ بسێنێ بە حرامی مرتاحە بێ. ئەمە صیفەتی ئەهلی ئاگرە. خۆمان لەم صیفەتانە پارێزین بە ئیزنی خوای گەورە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی صحیح مسلمدا فەرمووی ئەهلی ئاگر پێنجن. یەکێتر لە صیفەتەکانیان أفرمي الرجل الذي لا يصبح ولا يمسي إلا وهو يخادعك في أهلك ومالك. أمش أمر زورن أم جورة كسانة هن پیاوێکە بە هەمان شێوە جاری وای ئافرەتیش بەس بە تایبەتی زیاتر پیاو هەموو بەیانیەک هەموو ئێوارەیەک چۆن دەڵێ شەو ڕۆژ دەیەوێت فێڵت لێ بکە بتخەڵەتێنێ. ئەمە صیفەتێکە تێدای پەنا بەخوای گەورە. تەماشا دەکەی فی ئەهلیکە و مالیکە، حەزەکە دەستی بگا بە خێزانەکەت، دەستی بگا بە کچەکەت، دەستی بگات بە خوشکەکەت، دەستی بگا بە شەرەف و ناموست، حەزەکە دەستی بگا بە ماڵەکەت و بیدزێ. شەو ڕۆژ پیلان دائەنێ چۆن ماڵەکەی فەڵان کەس بخۆم، چۆن شەرەف و ناموسی لەکە دارکە. ئەم جۆرە خەڵکانە هەیە. چەندەها کەس دەڵێ خزمەکەم، براکەم، برادەرەکەم، هاوڕێکەم، شەریکەکەم خیانەتی لێم کرد، دزی لێم کرد، تەماحی کردە خێزانەکەم و کچەکەم و خوشکەکەم. ئەم جۆرە کەسانە ئەهلی ئاگرن. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بۆیە دڵخۆش نەبی بەخوا فڵان کەس بۆیە لەگەڵیا چاکم بەس ئەو کەسێکی گێلە، بۆیە لەگەڵیا باشم و پەیوەندیم لەگەڵیا دروست کردووە بۆی بگەم بە خێزانەکەی، بگەم بە کچەکەی، بگەم بە خوشکەکەی. بەڵام لە ڕاستیە خۆت گێلی، خۆت خائین و ناپاکی، وا نەزانی تۆ ئەوت خەڵەتانەوە، ئەو متمانەی بە تۆ بوو بەڵام تۆ خیانەتکار و ناپاک بووی، ئەو پاکە تۆ پیسی، کەواتە فێڵت لە خۆت کرد. ئەی فڵان کەس کاتێک کە دە شەو و ڕۆژ پیلان دائەنی چۆن بگەی بە شەرەف و بە ماڵی خەڵک بۆی کە ئیسفادەیە بکەی دنیایی، بزانە تۆ ئەهلی ئاگری. پەنا بەخوای گەورە. ئەم جۆرە خەڵکانە هەیە لە پشتەوە خەنجەرت لێدا، زۆر ناخۆشە ئەگەر خەڵکی بەردت تێبگرێ، دۆستەکەی خۆت، ئازیزەکەی خۆت گوڵت تێبگرێ، بەلاتەوە زۆر قورسە،
ناخۆش. جا ئەمە صیفەتی پەنا بەخوای گەورە ئەهلی دۆزەخە هەوڵ ئەدا شەو ڕۆژ بۆ ئەوەی بگات بە شەرەف و ناموسی کەسێک. خێزانەکەی هەڵخەڵەتێنێ، خوشکەکەی هەڵخەڵەتێنێ، کچەکەی هەڵخەڵەتێنێ، یاخود شتێک لە ماڵەکەی بە فێڵ لێ بسێنێ، بە ناوی قەرزەوە فێڵی لێکە پارەی لێ ئەسێنێ، بە ناوی فڵان شتۆ پارەی لێ ئەسێنێ و دەیخوات. شەو ڕۆژ خەریکی فێڵکردنە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم والمەکر والخداع في النار، ئەوەی فێڵ بکە بۆ ناو ئاگری دۆزەخ. کەواتە ئێستا زانیمان خائین و ناپاک ئینسانێکی درۆزنە. خۆشەویستی بۆ کەسێ دەرئەخات بە ڕواڵەت دەڵێ خۆشتم دەوێت، دەڵێ دۆستی تۆم، هاوڕێی تۆم، کەسی تۆم. بەڵام پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم شەو و ڕۆژ پیلانی داناوە بە ناوی دۆستایەتی و خۆشەویستی و هاوڕێیەتیەوە، بە ناوی خزمایەتیەوە بۆی بگا بە شەرەف و ناموسەکەت یا بە ماڵەکەت. کەواتە بۆمان دەرکەوت ئینسانی ئەم جۆرە مرۆڤانە درۆزنن، خیانەتکار و ناپاکن، خەسارەتمەندن، عاقڵ و تێگەیشتوونین، چونکە ئەوان بە حساب فێڵ لە خەڵکی دەکەن، بەڵام لە ڕاستیە فێڵیان لە خۆیان کرد، چونکە بوونە ئەهلی ئاگر. کەواتە ئاگاداری خۆمان بین. هەوڵ نەدەی بگەی بە شەرەف و ناموسی کەسێک، بگەی بە ماڵی کەسێک بە فێڵ و فڕ، بە خەڵەتاندن، بە دەربڕینی خۆشەویستی، بەڵام لە دڵەوە ناخت پاک نەبێ بەرامبەر بەو کەسە. ئەوەی کە تۆ دەریەخەی بە دەم و چاوت و بە ڕواڵەتت بە قسەکانت لە دڵەوە شتێکی تر هەیە، ئەوە ئینسانێکی دۆزەخیە پەنا بەخوای گەورە. جا بۆی ئاگاداری خۆمان بین، خۆمان نەخەینە ناو ئاگرەوە، چونکە صیفەتی ناشرین ئینسان بەرەو دۆزەخ دەبات. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی صحیح مسلم دا فەرمووی ئەهلی ئاگر پێنجن. یەکێتر لە صیفەتەکانیان ئەو کەسەی کە حەدیثەکە ڕیوایەتەکە ئەفەرمێن نازانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەخیلی، ڕەزیلی یاخود درۆی وت. یەکی لەم دوو شتەی وت. ئەم دوو صیفەتش ڕەزیل و چروکی یاخود درۆکردن صیفەتی ئینسانی منافق. چونکە ئینسان بەهۆی ڕەزیلیەوە کاتێککە چروک بوو، ڕەزیل بوو، وای لێ ئەکات درۆ بکات، تەماشا دەکەی بەردەوام هەرە کڕوزێتەوە، نیمە 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 نیمە، ئیشم نییە، کەسابەتم نییە، ژیانم نییە، پارەم نییە، پارەی چاکیشیە. بۆیە من زۆر تەجروبەم هەیە. ئەوەی وتی نیمە زۆری هەیە، قەت باوەڕی پێ مەکە. وەڵڵاهی ئینسانی نەفس بەرز قەت ناکڕوزێتەوە. ئەوەی وتی نیمە و کڕوزایەوە لێی مەترسە، هیچ لێی مەترسە. ئەوە چاکی قایم کردووە، فێر بۆ فێر. حەزەکەی تۆ مانگی 2 ملیۆنی بەری هەرەڵێ نیمە، کەواتە ڕاست ناکە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ڕەزیلی چروکی کە ئینسان بەرەو درۆکردن دەبا صیفەتی ئەهلی دۆزەخ، صیفەتی منافقەکانە کە ئەهلی دۆزەخن. ئینسانی مسلمان لە خۆشی و ناخۆشیە حەمد و سەنای خوا دەکات. بۆیە ئاگادار بە برای بەڕێزم، بوویتێتە باوک، بە خۆت دەڵێی پیاو، با ژنەکەت و مناڵەکەت احتیاجی خەڵک نەبن، با دەست لە خەڵک پان نەکەنەوە. وەک باسم کرد جارێتر، خێزانەکە دوا پەروەردە بکە، ئەوەی توانات هەیە بە پێی توانای خۆت. خێزانەکەت و کچەکەت و مناڵەکەت وا پەروەردە بکە، کاتێک کەسێ پارەی بداتێ ئاوا بکات، نەک ئاوا بکە، دەستی بۆ پان نەکاتەوە. کچەکەت کاتێک بە احتیاجی و ناردت بۆ بازار، ژنەکەت نارد بە بێ پارە، ناردت بۆ زانکۆکان و بۆ شوێنەکان، دڵنیا بە لەوانە کەسێتر پارەکەی بۆ دەبرکە، بەڵام بە خیانەتەوە، بەڵام بە ناپاکی، بە ئیشی خراپەوە. بۆی ئاگاد لە ژن و مناڵەکەت بێ، ئەوەندەی توانات هەیە خزمەتیان بکە، پارەیان بەرێ. وەکو ئینسانێک کاتێک بە تایبەتی ئینسانی بەخیل و ئینسانی ڕەزیل عاقڵ و تێگەیشتوو نییە. باشە ماڵت بۆ کێ کۆ کردوتەوە؟ نە بۆ ژنەکەتە، نە بۆ مناڵەکانتە، نە بۆ خۆتە، بۆ کێتە؟ بۆ بکوزاوە؟ بۆ خەڵکی تر؟ بۆیە بەخیلی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم حەدیثێکی صحیح بخاریە فەرمی وأي داء أدوأ من البخل. بۆ هیچ دەردێک هەیە، هیچ نەخۆشیەک هەیە لە ڕەزیلی خراپتر و پیستر بێ، ناشرینتر بێ بۆ ئینسان؟
خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم فەرمووی ڕەزیلی درۆکردن هۆکارێکن و صیفەتی ئەهلی ئاگر کەواتە ئاگادار بە چروکی خۆت بەرەو دۆزەخ دەچیت چونکە مناڵەکانت فێری خراپە دەبن بەهۆی تۆ ژنەکەت فێری خراپە دەبێ بەهۆی تۆ ئەکرێ خەڵکی وا هەیە زۆر حاڵی باشە سوێن بەخوا کچەکەی ئەنێرێ بۆ زانکۆ ڕۆژی 250 دیناری داتی 250 دینار بۆ کچە عازەبێک لە زانکۆ بێ لە کاتێکا ئەگە بە 100,000 بیداتێ بە وەرەقە و بە گەڵاش بیداتێ زۆر ئاسایە چونکە زۆری هەیە ئەخر ئەم ئافرەتە بەیانی کوڕێک پارەی بۆ ڕژێنێ ژنەکەت ئەنێری بۆ بازار بە 10,000 و بە 20,000ەوە لەوانەیە کوڕێک 200,000 بداتێ لەگەڵ ڕابێرێ لەوانەیە لەگەڵ پەیوەندی دروستکە بۆیە ئاگاداری خۆت بە ماڵەکەت بخۆ بەشی ژن مناڵەکەیشت ئاگادار بە مەیان فەوتێنە داماویان مەکە با چاوێنە دەستی خەڵک نەبێ ئەمە صیفەتی ئاهلی ئاگرە پەنا بخوا ئینسان ڕەزیل و درۆزن بێ آخر خاڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەهلی دۆزەخ پێنجن یەکێتر لە صیفەتەکانیان ئەفەرمێ وەشینظیر الفەحاش ئەمەش زۆر خەتەرە ئەمە صیفەتی ئەهلی ئاگرە واتە ئینسان ئەم صیفەتەی تیابوو ئەوانەشی کە باسمان کرد بترسێ لەوەی کە ئەهلی ئاگر بێت چونکە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم وأهل النار خمسة ئەهلی ئاگرە کەواتە ئەو کەسە ئەگە لەسەری بمرێ تۆبە نەکا ئەو کەسەی دوو لە ڕیبەڕێستان دەمی پیسە جوێنی زۆر ناشرین بە خەڵکیەدا جوێنی بازاڕی ئەدا بە خێزانەکەی بە مردووەکانی یعنی ئەکرێ پیاوێک خۆی بە پیاو بزانێ خاوەنی سمێڵ و ڕیش بێ جوێنی بازاڕی بدا بە خەسووی و بە خەزوری کە لە ناو گۆڕان تۆ چی پیاوێکی تۆ چی جۆرە مرۆڤێکی جوێنی بازاڕی و ناشرین بدەی بە کەسانێک بۆی خەڵکانێک پەنا بخوا ئەمە صیفەتیانە خەڵکی لە زمانیان دەترسێ چونکە دوو لۆ ڕیبەڕێستان کە دەم بکاتەوە ئەڕشێتەوە ئەمە صیفەتی ئەهلی ئاگرە هەر کەسێ ئەم صیفەتی تێدا بێ بمرێ لەسەری پەنا بخوا ئەهلی ئاگر و دۆزەخ کەواتە کەسێکە هەم ڕەوشتی ناشرینە هەم دەمی ناشرینە هەم قسەی ناشرینە تەماشا دەکەی جوێن بە خەڵکەدا نەفرەت لە خەڵکی ئەکا بختیان بۆ خەڵکی دروستەکە و فڵان کەس زینای کرد و فڵان کەس وای کرد تەماشا ئەکەی شەو و ڕۆژ غەیبەتی خەڵکەکە و قسە دێنێ و قسە ئەبا ئینسانێکە بۆتە ئاژاوەیەک بۆ بنەماڵە و بۆ کەسانێکی زۆر خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح داهاتووە وتیان فڵان ئافرەتێکی ئاوایە و دیندارە و شەو نوێژەکە و ڕۆژی سونەتەگرێ و خێر و سەدەقەی زۆر ئەکا بەڵام بە زمانی وتؤذي جيرانها بلسانها بەڵام ئەم صیفەتە خراپی تایە دیندارە بەڵام بە زمانی عەزێتی دراوسێکانی ئەدات هەیە نەک دراوسێ خزمەکانیشی بوونەتە پەن بەدەسێەوە ئەوەی ئەیناسێ بۆتە فلیم بەدەسێەوە ئەو دراوسێ وازی لێ بێنە ئایا ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئافرەتە بەلای تۆ چۆنە دیندارە شەو نوێژی هەیە سونەتە کە سونەتێکی گەورەیە ڕۆژی سونەتەگرێ خێر و سەدەقەی زۆرەکە بەڵام بە زمانی عەزێتی دراوسەکانیەدا ئەمە چۆنە خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم فەرمی لا خير فيها هي من أهل النار هیچ خێرێک لەو ئافرەتانیە و ئەهلی ئاگر و ئەهلی دۆزەخ چونکە بە زمانی عەزێتی خەڵکیەدا و جوێنی بازاڕی و ناشرین و نەشیا و بە خەڵکیەدا تۆش زمانە پاکەرەوە بەس جوێن بە خەڵک بدە ئافرەتی وایە داما و ڕۆژی دەیەهات جوێنی پێدرێ یانی پیاوەکەیەوە مناڵەکانی دەیەهات جوێنی ناشرینیان پێدرێ پەنا بەخوای گەورە جوێن بە دایک و بە شەرەف و بە خێزانی بە خوشک و کچی خەڵکەدا ئەمە صیفەتی ئەهلی ئاگرە بۆیە پیاوێک جوێنێکی ناشرینی دا بە ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز کە خەلیفە بوو ئەیتوانی سزای بدا ئەیتوانی جوابی بداتەوە بەس فەرمی لەولا یەوم القیامەتی لەئەجەبتوکە بەخوا ئەگەر لەبەر ڕۆژی قیامەت نەبوایە لە ترسی خوا نەبوایە جوابی ئەو جوێنەی تۆ مەدایەوە بەس لە ترسی خوا جواب نادەمەوە کەواتە ئاگادار بین خۆشەویستان ئەمانە صیفەتی ئەهلی ئاگرن ماڵێ بەهەشتیم ئەمە صیفەتی ئەهلی ئاگرە ئەگەر ئەر کەسێک لە ئێمە ئەم صیفەتانی تێدا بوو با بە خۆیدا بچێت و وازی لێ بێنێ جوێندان دەمپیسی دوو لە ڕێبەڕێستان هۆکارێکە بۆ چوونە ئاگری ئینسان جوێندان تاوانی گەورەیە
جوێن بە دایکی خەڵک بدەیت بە پێی حەدیث جوێنە بە دایکی خۆت داوە، جوێن بدەیت بە باوکی خەڵک جوێنت بە باوکی خۆت داوە، چونکە تۆ هۆکاری بۆی خەڵکی جوێنت پێ بدە. ئاگادار بە، پیاوێکی بەڕێز بە، جوێن بە خەڵکی مەدە، بە خێزانت بە مناڵەکانت بە خەڵکی تر، بۆی نەبیتە ئەهلی ئاگر پەنا بەخوای گەورە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوشكان من بدأي بتايبتي أواني داوي دعاي خير يعني كدوا. يا ربي خواه أواني نخوش شفاء بدأي، أواني خمباريان سلابري، أواني كيشان خواه ين كيشكان بو حلكي، خواه ين وڵاتمان لە شەڕ و ئاژاوە بەدوورکە یا رب العالمین. خوایان هەر کەسێک بۆ ئیسلام و مسلمانان خەیر و چاکەی دەوێ یا ربی خوایە سەربەرزیکە، هەر کەسێکیش بۆ ئیسلام و مسلمانان شەڕ و خراپە و ئاژاوە و ناپاکی دەوێ یا ربی خوایە بە گەورەی خۆ لە ناوی بەرە. خوایە برا مسلمانەکانی لە غەزە سەرکەوتووکە، خوایان جوولەکە و وڵاتە زلهێزەکان لوتیان بشکێنە یا رب العالمین، خوایان ڕسوای دنیا و قیامەتیان بکە. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.